لە ماسیای بارشەلۆنە مێژووی تۆمار کرد. لاوەکانی ئیسپانیا پاش 32 ساڵ بە سەرکردایەتی کوڕانی لاماسیا مەدالای زێڕیان گەڕاندە وڵاتەکەیان. بۆ یەکەم جار لە مێژووی ئۆلیمپیاددا هەڵبژاردەیەک توانی لە یاری کۆتاییدا لە میوانداری پاڵەوانتیەکە بباتەوە. ئەویش هەڵبژاردەی ئیسپانیا بوو توانی بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ لە فەڕەنسا بباتەوە. لەم پاڵەوانتیەشدا لاوەکانی لاماسیا ڕۆڵێکی کاریگەری و یەکراکەرەوەیان هەبوو لە بردنەوەی مەدالیای زێڕی پاڵەوانەتیەکە. لە مێژوودا هەمیشە لاماسیا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. لە سەرکەوتنەکانی ئیسپانیا و لەم پاڵەوانەتیەشدا 3 ئەستێری بەرشۆنە لە پاریس درەوشانەوە و مەدالای زێریان بۆ لاڕۆخا بەدەستهێنا. ئەوانیش ئێریک گارسیا و پاوکو پارسی بەرگریکار و فێرمین لۆپێزی ئەستێرەی هێڵی ناون. بەڵام کاریگەری ئەکادیمیای لاماسیا زۆر لەوە قوڵتر بوو چونکە نۆ یاریزانی ئەو ئەکادیمیایە لەگەڵ ماتادۆر بەشداری ئۆلیمپیادی پاریسیان کردو. ئەوانیش کوبارسی و گارسیا و فێرمین لۆپێز و تیناس و خوان میرن نادا و بێرنابی و سێرجۆ گۆمێز و دیۆگۆ لۆپێز و ئابیل ڕویس. دیارترین یاریزانی ئەم پێکاتەیەش فێرمین لۆپێز بوو کە توانی وەک سەرکردە دەربکەوێت و هەمووان سەرسام بکات و 6 گۆڵ و 1 ئەسێست تۆمار بکات. فێرمین لە ساڵی 2016 پەیوەندی بە ئەکادیمیای لامەسیاوە کردووە. لەسەر دەستی چاوی ڕایەنەری ئەو کاتی بارشەلۆنە سەرخرا بۆ تیپی یەکەم تا ئێستا لەگەڵ یانە کەتەلۆنیەکە 11 گۆڵی تۆمار کردووە. پاوکو بارسیش یەکێکە لە یاریزانە دیارەکانی ئیسپانیا لە ئۆلیمپیاد. ئەم لاوەش وەرزی ڕابردوو چاڤی هێرناندزی متمانەی پێکرد و سەرخرا بۆ تیپی یەکەمی یانەکە. یەکێکی تریش لە یاریزانە دەرکەوتوەکان ئێریک گارسیایە. ئەم بەرگریکارە لە ئەکادیمیای لاماسیا دەستی بە یاریکردن کردووە. پاشان ڕێی کردوتە ئەکادیمیای مانستیو کە بووە یاریزانێکی پێگەشت و گەڕایەوە یانەی بارشەلۆنە. چاوەڕوان دەکرێت لاماسیا وەک پیشەیەمیشەی خۆیان وەک پاڵەوان دەرکەون و لەم وەرزەدا بارشەلۆنە لەم قەیرانەی تێکەوتووە ڕزگار بکەن.